بسم الله الرحمن الرحیم حمد بۆ ناخدا صلاة و سلام سەر پێخەمبەری ما حەزرەتی محەممەد مستەفا عليه الصلاة والسلام بێ. سەلامە خدا ڕەحمەت و بەرەکەتا خدا لەسەروا و لەسەرمە بێ ئینشاءالله. بڕاستی ژوەختاکو ئینسان خۆناسکریە هەنێک پرسانش خۆتکێ و لەبەرسی بانوا دگەڕی دەبێ ئەس چما ئەس هەما ئەس کو هاتمە ئەس بکوڤە دچم بەلێ گەلو ئینسان بۆشێ هاتیە خوڵقاندن. ئەم لە هاویردۆرێ خۆمەی زێنن ئەم تەماشە بکن کائیناتێدا تشتێکی بۆشێ هاتی خوڵقاندن هاتی چێگرن تونەیە. ئەv ئینسانێ بشەکلێکی بەدە و هەری خۆشک هاتی چێگرن گەلو لە بۆشێ هاتیە چێگرن. اتفاق عاقلمەندان نا، یعنی ئینسان ئارمانج و غایەکە خوڵقاندناوی شیاندناویە سەر ڕوویێ دنیایێ سەر ڕوویێ زەمینێ هەیە. ئەو چییە؟ ئەو ژی ڕەبێ ما قورئانە کەریمدا سورەتێ بەقەرە ئایەتا 21دا أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون. بنيرن قالي مروفان يا أيها الناس قالي إنسانان جخداي خورا عبادت بكن. يا أيها الناس اعبدوا ربكم خداي خورا عبادت بكن أو خداي ويكو ون خلقاندنا ويه بيشيا وجي خلقاندنا لعلكم تتقون وآواي بلكي ون خوش عذابي جهنمي خوش عذاب بباريزن. يعني سببي خلقيتا إنسان سببي چێکردنا إنسان شیاندنا إنسان خدا دوێ ئاەتێ دەت بێ چییە؟ بێ عیبادەتە. بەلی پێکی عیبادەت چییە؟ عیبادەت عەبد خاڵقێ خۆ ناس بکێ بێ ئیمان بێنی ئیتاعەتاوی بکێ و ژیانەکە لەگۆر داخوازیە خودی تەعالا دەوام بکێ. عیبادەت ژیانێدا داخوازیە خۆدایە. عیبادەت پراتیکە ئیسلامیە. عیبادەت ئیتاعەتە قوربیەت یعنی نێزیکیتیە خۆدایە بێ چێ وەختاکو ئینسان ئەمرێ خۆدا بجێهتێری. عیبادەت پشتی ئیمانێ پشتی باوەریێ بنگەهێ ئیسلامەیە. شەکلێ وێژی خودات قورئانێ دەژمارد بێژێ پێخەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ژوێ ئێ چاوە عیبادەت ئێکردن ژمارەت بێژی. مەسەلا عیبادەت سێریدا چاوەکو ڕەبێمەت قورئانێ دە بەحس دکێ پێخەمبەرژی هەم بەحس دکێ هەم دکێ وەکە نمێژێ وەکە ڕۆژیێ وەکە حەجێ وەکە زکاتێ لێبەلێ عیبادەت نەئەفتەنێنا. عیبادەت سەر زمانی پێخەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تەبەسوم یعنی ئینسان ڕوێ برای خوا تەبەسوم بکێ ڕووکەنی ئەمرێ قەنجیێ مەنعا نەقەنجیێ عەمەلێ ساڵح تجارەت و قەزقزنجێ حەلالی قەنجیا دێ و باڤا ئینسان قەنجیێ بخۆ بکێ بخودی هەموو ڕەحا قەنجیێ بکێ ئەف هەمژی چنا ئەڤژی عیبادەتن. یعنی تشتاکۆ ئیتاعەتا خودی تەعالا تێدا هەبێ ئەو عیبادەتە. بەلی ها خۆدا چما دخوازێک و ئەم عیبادەتێ بکەن خۆدا چمامە دجەڕبێنێ گەلو یەکولۆژی بێژێ بێ خودی تەعالا چمامە دجەڕبێنێ گەلو حەوجەبوونا خودی تەعالا بعیبادەتێمە هەیە یان حەوجەبوونا مە بعیبادەتێ هەیە. مەسەلا نا نەخۆشێک هەڕێجەم تەختۆرێکی تەختۆری معاینە بکێ
و دەرمان ناژێر بنویسێنێ بێمەیزێنە تێ سبەها نیڤۆ ئێڤاری تێڤا دەرمانە خۆیش بۆ ناگوت باش ببێ نەخۆش بێژێ تەختۆر بێ تەختۆر ئەفەندی چ حەوجەبووناتە ڤا دەرمانە هەیە تتبێژێن ڤا دەرمانە بخوا تەختۆر قەی حەوجەبوونا تەختۆر پێ هەیە یانیان نەخۆش پێ هەیە حەوجەبوونا نەخۆش بدەرمانە هەیە نەیا تەختۆر فێدا نەخۆش دوا دەرمانادا هەیە عینی ولۆ حەوجەبوونا ما بعیبادەتێ هەیە ئەگەر ئەم ji بۆنی خۆدا عیبادەت بکەن ji خۆدا را تشتێک زێدە نابێ کەس ji خۆدا را عیبادەت نەکێژی تشتێک ji خۆدا کێم نابێ حەوجەبوونا عەبدا ji بۆنی دونیایê û ji بۆنی ئاخیرەتê بعیبادەتێ هەیە عیبادەت هەموو ji بۆ نەخۆشیê me مادی û معنەوی ji بۆنی بەدەنا me şîfana بەختەواریە دونیا و ئاخیرەتا me nebelî عیبادەت سەبەبی خوڵقیەتە ئینسانە شکرا نیعمەتایە بنێرن سەر زمانی ئینسانە خەبەرەکە هاڵۆ هەیە دبێژن دبێ قەدرێ قەحوەکێ 40 ساڵە یعنی قەحوەکە گۆ ئینسانێک دۆستێک هەڤارێک ئیکرام ژمارەت کێ ئەم قەدرێ وێژ بیر ناکێ پەکی ئەڤ نیعمەتێ بێداوی گۆ خودی تعالا دانەما سەرێمە بگرن حەتا بنێ پیێمە کائیناتێدا ئەف تشتێ گۆ ji بۆنا خودی تعالا ji بۆنا ئینسانە چێکردن گەلۆ شوکراوا نەلازمە شوکراوا ژی عیبادەتە بەری موغیرە کوڕێ شوعبە دبێژێ دبێ پێخەمبەر سەڵات و سەلامە خۆدا سەرێ بێ بشەر درابوو عیبادەت دکرد حەتا کو پیوی دووەڕمی ژێرە گوتن گو یا رەسوول الله گونهێتەی گۆ تونە نەخۆدێ تعالا بەغشاندنا چما هالۆ زەحمەتیە دێخوا پێخەمبەر سەڵات و سەلامە خۆدا سەرێ بێ گۆ مادەم کی خودی تعالا ئەف لوتف و ئیحسان و ئەف قەنجی بمکردنا ئەفەلا ئەکون عەبدە شەکوورا قەیز نەبمە عەبدەکی شکردار ئەس شکرێژ ڕەبێ خۆرە نەکم بەلێ ئەلبەتە گەلی موسڵمانە لازمە ئەمژی ji بۆنی ڤا نیعمەتێ خودی تعالا ئەم شکر بکەن ئەو چیە سەرێ شکرێژی عیبادەتە بەلێ والحاصل بەختەواری و خلاسیە دنیا و ئاخیرەتێ دی ئیمان ئیتاعەت و عیبادەتە خۆدا دەیە بەلێ